هاوکات لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن گرفتە دووبارەکانی مامۆستایان زەنگ لێ دەدات و پەروەردەش بە دەست چەندین کێشەوە دەناڵێنێت. سەرڕای کەمی بینا و کەمی پەرتوو مامۆستایانی 3 ساڵ داواکارن لە حکوومەت موچە پاشەکەوت کراوەکانیان بۆ بگەڕێنەوە و موچەیان لە کاتی خۆیدا پێ بدرێت و تا لە کاتی وانەوتنەوەدا بیریان لای گیرفانی بەتاڵ نەبێت. میوادارین دوو شتەیە کە ئیمساڵەکە بۆمان جێبەجێکەم بۆ تەواوی کوردستان. یەکەمیان پلە بەرزکردنەوەی مامۆستایان و گەڕانی پاشەکەوتەکان، دووەم دامەزرانی مامۆستایانی وانەبێژ کە ئەمانە بەردی بناخن بۆ پێشکەوتنی پرۆسەی خوێندن. بەڕاستی تۆگەر مامۆستا لایەنی دەرونی و هەموو شتێکی تەواو نەبێ، باوەڕت هەبێ لایەنی پەروەردەیی قوتابیان و ساڵی نوێی خوێندنیش بە تەواوی ناچێتە سەر. وەڵا وەکو هەموو قوتابخانەیەکی تر، وەکو هەموو شارێکی تر کێشە و گیرروگرفت هەبووە، بەڵام سوپاس بخوا بەپێی پێویست بە هاوکاری مامۆستایان و بەڕێوەبەر چارەسەرمان کردووە. وەکو ساڵانی پێشتر نەبوونی کتێب، نەبوونی جێگا، نەبوونی هەندێک پێداویستی بە قوتابخانەکەمان بەپێی پێویست دابینمان کردووە. بەڕێوەبەری پەروەردەی قەزایی 3 ساڵی ئەوەی نەشاردەوە کە چەندین کێشە بەرۆکی پەروەردەکەیانی گرتووە و چەندین جاریش بۆ چارەسەرکردنی کێشەکان نووسراوێن بۆ لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت و وەزارەتی پەروەردە بەرز کردووەتەوە. گرفتی بینامانیم 5 بینامان کێشەمانێ لەو 5 بینا، هەندێکیان مەترسی ڕوخانیان لەسرە. ئەم بینانە ساڵی 2008 و 2007 یەک نهۆم بووە، نهۆمی دووەم بە کابینە کراوەتەوە. کابینەکە کۆن بۆ ماوەکی کاتی بووە، ئێمە نووسرامان کردو وەزارەتی پەروەردە کە ئاوەڕ لەو 5 بینا بداتەوە. لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی 3 سادق 85 قوتابخانە هەیە و نزیکەی 23,000 قوتابی خوێندکار لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لەلایەن نزیکەی 1740 مامۆستا و وانەیان پێدەوترێتەوە و زیاتر لە 700 مامۆستای وانەبێژیش لە سنووری 3 سادق هەیە کە لە ماوەی ڕابردوودا بە ئاماژی دامەزراندنیان مامۆستایانی وانەبێژ چەندین جار هاتوونەتە سەر شەقام، بەڵام تا ئێستا نەتوانراوە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. سوهەیب محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سید سادق.